شەرەف کە جیاوازە لە کەرامەت شەرەف فکرەیەکی کۆمەڵایەتیە لەناو چیایە لەناو مۆزۆی جیاکاریەکایە شەرەف ڕەبتی بە مڵکەوە هەیە یعنی کارکتەری تۆیە وەک مڵک نەک وەک بوون کەسی شەرەفمەند کێیە ئەو کەسەیە کە خەڵک بە شەرەفمەندی دەبینی شەرەفی هەیە شەرەف و کەرامەت لێرە تێکەڵ کراون ئاسە بۆ نمونە کەرامەت شتێک نییە کەس بتوانێت بیشکێنێ بەڵام شەرەف شتێکە دەشکێنرێت بۆچی چونکە کەرامەت لە خۆیان کەرامەتە لە خۆیان هەیە بۆ دەرەوە نییە بەڵام شەرەف چییە بۆ دەرەوەیە ئێستا شەرەف شتێکە دەکرێت بگوازرێتەوە باوکێک بە شەرەفە عایلەکەشی ئەم شەرەفە دەگوازرێتەوە ئەم ناوبانگە دەگوازرێتەوە فەرەزەن کەسی ئاڵێ بە شەرەفەوە لە جەنگێکا من بمرم یانی چی یعنی ئاوا بم کە خەڵکەکە گاڵتەم پێ نەکا ئەیەوێ ینی ئەم کردەیە چییە کردەیەکە ڕەبتی بە لە خۆیان چاک نییە ئەم شەرەف چاکیەکە لەکوێوەیە ینی چاکیەکە لە ناو شەخسەکەەوە نییە ئەم کردەیە وابەستە نییە بەوەی کە لە ناو کەسەکە هەیە ئەم کردەیە وابەستەیە بەچیەوە بەوەی کە لە دەرەوە هەیە طبعاً بۆ نمونە من ئێستا ئەگەر بێت و دەوڵەمەند بم ئەگەر دەوروبەرێک نەبێت ئەم دەوڵەمەندیە بەها بدا بەم دەوڵەمەندیە ئەم دەوڵەمەندی هیچ مانای هەیە دەوڵەمەندی کاتێ مانا پێیا دەکات کە دەوروبەرەکە بەهای بداتێ فەرەزان ئەگەر ئێمە وەکو کەسێکی کۆمەڵایەتی بەهامان نەدا بە دەوڵەمەندی ئەو کاتە دەوڵەمەندەکان هەست بەوە ناکەن فعلەن هەست بەوە ناکەن کە شتێکن ئێمە ئەو دەوڵەمەندیە خۆشی دەدەین بەوان خۆشی بە دەوڵەمەندەکان دەدەین کە هەست بکەن دەوڵەمەندن ینی خەڵکەکە فەقیرەکان خۆشی بە دەوڵەمەندەکان دەدەن ئەوەنا فەقیرەکان دەتوانن ئەو خۆشیە لە دەوڵەمەندەکان بسێنەوە چونکە بەبێ ئەوان ئەم دەوڵەمەندیە چییە ئەو بەهایە لە دەست دەدا چونکە ئەوان ئەو بەهایی پێ دەدەن یعنی کەواتە دەوڵەمەندەکە خۆی لە خۆیان چی نییە زمانی ئەوەی تیان نییە کە فعلەن بتوانێت ئەو بەهایە ڕاگرێ بۆچی چونکە دایمە ئەم دەوڵەمەندیە بەهاکەی ڕەبتەوە کیەوە ڕەبتە بە خەیاڵێکی کۆمەڵایەتیەوە لە دەرەوە کەواتە دەوڵەمەندیش محکومە بە چی محکومە بە ئەو بەها کۆمەڵایەتیانەی کە کۆمەلگایەک سیستەمی کۆمەڵایەتی کۆمەلگایەک دەیبەخشێ بە چی بە شتەکان ئەو کاسە هەر کەس دەوڵەمەند بوو ئەوە نیاڵێن ئەگەر کەسێک دەوڵەمەند نەبێ نازانم چی هەر کەس پارەی نەبێ پیاو نییە هەر کەس نازانم چی ئەمان هەمووی لەکوێوە هاتوون ئەمانە هەمووی لەوێەوە هاتوون کە لەناو ئەو کۆمەلگایە ئەم بەهایە دراوە بەو شتە ینی بە معنایەکی تر ئەوە فەقیرەکانن ئەوانن فەقیرەکان نا ئەوانەی حەز دەکەن دەوڵەمەند بن یعنی فەقیرەکانیش فەقیر نین بەو معنایە فەقیرەکان ئەوانە دەوڵەمەندێکی ممکنن ئەوانن کە چییە ئامان گیان ئەوەیە دەوڵەمەند بن یعنی ئامان گیانەوەی وەکو چی لایەن چیان لێبێ وەکو ئەو دەوڵەمەندیان لێبێ و لەوە خۆشی ببینن کە دەوڵەمەندەکە تایەتی بەڵام ئەگەر هەموو کەسێ دەوڵەمەند بوو چی نابێ خۆشی لە دەوڵەمەندی نابێندێ کەواتە ئەم دەوڵەمەندیە خۆشیەکەی لەکوێ هەیە لە مەوزوعی بەرامبەربوونەوەکایە جیاکاریەکایە تۆ جیاکاریەکە نەما دەوڵەمەندیەکەش چی نابێ نامێنێ یعنی جیاکاریەکە ئەو خۆشیە دەدا بە دەوڵەمەند بوون دەوڵەمەندێک کەس بکە خۆش حاڵە بۆچی چونکە دەوڵەمەندە لەبەر چی دەوڵەمەندە تەبان لەبەر ئەوەی کە ئەو دەوڵەمەند نییە لەبەر ئەوەی ئەم فلان و فلان و فلان نییە بۆیە خۆیەتی ئەم مەبدەی هەویە لە دەوڵەمەندی بزانە لێرە چۆن ڕنگ دەداتەوە هەر لەبەر ئەوەیە ئەم دەوڵەمەندی ئەگەر لە شوێنێکی شاوەکو وەزیفەیەک بێت بۆ ئەوەی ئەرکێک بێت کە تۆی ماڵ و منداڵ و دەوروبەرەکەتە لە ڕێگەی ئەمەوە دەتوانی خۆشگوزرانیانکەی ئەوە دەکرێت لە لەحزەیەکە ئەمە یەکسەر تەحول بکە بۆچی بۆ خۆ بەزلزانی تەحول بکە بۆ ئەوەی کە تۆ بەرامبەرەکانت بەکەم ببینی و تەحول بکە بۆ شتێک کە هەمومان دەزانین چییە
نائەخلاقیە کەواتەوەی زمانی ئەوە دەکا ئەم دەوڵەمەندیە تەسیر کاریگەریەکەی لەسەر ناوە و سایکۆلۆژەتی تۆ بەو ئاراستە نەتبا کە تۆ بەرەو خۆ بەزلزانی بڕۆی ئەوەی کە ئەمە ڕادەگرێم کارێگەریە چییە؟ ویستی چاکەی کاتێک کە ویستی چاکە دێتە ناو مڵکەوە ویستی چاکە مڵک لە پێناوی ویستی چاکە دەبێت یعنی ئەو کاتە ئەوەی مڵکە چی دەنوێنێ ویستی چاکەکە تایە دەدەوشێتەوە کە لە خۆیان چییە لە خۆیان چاکە بەڵام کاتیان ویستی چاکەیە نەبوو خۆ بەزلزانی تایە نمایش خۆی دەردەخا بۆ ئێمە یعنی ئەو کاتە دەوڵەمەندیەکە دەبێتە وەسیلە بۆچی بۆ ئاشکرابوونی خۆ بە گەورەزانین تۆ لە ڕێگەی ئەم مڵکەی هەتە چی دەکەی خۆت وەکو زل چی دەکەی نیشان دەدەی خۆت وەکو زل نیشاندا یانی چی خۆت لە بەرامبەر کێ وەکو زل نیشان دەدەی ئەوەی کە ئەم مڵکەی نییە مادام من ئەم مڵکەم هەیە کەواتە من زلم تۆ چی نیت تۆ بچووکیت ئەو مەوزوعی کەوتم ئەم لەبەرەوەی بوونی لە ناو مڵکەکەیە دەبینێ چی لێ دێ مڵکەکەی چەند زۆر بێ ئەو ئەوەندە زلە ئەمە مەوزوعی بینینەوەی بوونە لە ناو چیا من بوونی خۆم دەبینم مۆزۆی چاکبوونەکە ئەوەی کە باسمان کرد کەوتمان ویستی چاکە لە ڕاستیا گزارشتێکی باش نییە لەو فکرەیە کە کام دەیەوێت تابیری لەکە ویستی چاکبوون ئەو کاتە مڵک دەبێتە زەمینە بۆچی بۆ چاکبوون ئەو کاتە تۆ لە ناو مڵکە چاکبوونی تۆ بۆ خۆت ئاشکرا دەبێ ناک بۆ ئەوانی دی چونکە کاتێک کە تۆ چاکبوونی خۆت بۆ ئەوانی دی ئاشکرا کرد ئەو کاتە دەڵێ چی مڵک دەبێت بەوەی کە من چاکم تۆ خراپی فەرەزان ئەو فکرەیە کە دەڵێ دەوڵەمەندەکان بە پارە باش دەکڕن یانی چی یعنی دەوڵەمەندەکان دەتوانن خێر و سەدەقە بکەن بەڵام فەقیرەکان ناتوانن کە دەوڵەمەندەکان خێر و سەدەقەیان کرد ئەوە بەقەدەر ئەو خێر و سەدەقەیە خوا پاداشیان دەداتەوە دایان خاتە بەهەشت بەڵام لەبەرەوەی فەقیرەکان ئەم دەوڵەمەندیان نییە کەواتە ناتوانن چاکە بکەن لێرە چاکەکردن یەکسەر دەکەوێتە کوێ ئەمە هەروەکو من زلم چونکە مڵکەکەم زلە من چاکم لەبەرەوەی مڵکەکەشم زۆرە هەر چەندیە هەمووی چەندیە ئەو کاتە بە حساباتە من چەند پارەم داوە دەکەوێتە ناو چیەوە کەیف لێرە بوونی نییە لێرە هەمووی چەندە ئەو کاتە کە تۆ لێرە چاکی خۆت نیشان دەدەی بۆ ئەوی دی بۆ ئەوی بخەیتە ناو بەرامبەر بوونەوە ئەمە خۆت وەکو چاک دەنوێنی چۆن لەویترا خۆت وەکو زل دەنوێنی لە ڕێگەی چیەوە لە ڕێگەی مڵکەکەوە ئەو کاتە مڵکەکە بوونە دیاری دەکا ئەو کاتە مڵکەکە چی دیاری دەکا پێشمەرجی چاکەیە یعنی ئەوەی مڵک ئەساسی دەبێت ئەساسی چی ئەساسی چاکەکردن کەواتە هەر کەس مڵکی هەبوو چاکە هەر کەس نەیبوو خراپە لێرەوە مڵک دەبێتە جێگەی بنەماکە دەگرێتەوە لە کاتێکا مڵک خۆی چییە مادەی دەرکەوتنی ویستی چاکەیە مادەی دەرکەوتنی چاکەیە ئەمە تەسەورێکی چییە مادیە ئەوەی مادیە دەیکاتە چی ئەساس بۆ ئەوەی نامادیە ئەو کاتە چاکە چییە چاکە دەبێتە ژمارە کێ پارەی زۆر بوو کێ لەم پارەی زۆردا ئەوە چییە ئەوە چاکەی زۆرە مادام چاکەشی زۆرە ئەمە هەمووی کەمی ڕەبتی بە هێزەوە هەیە ڕەبتی بە چەندەوە هەیە ئەمە ئەوەی کە هەیە ئەمە هەمە متەسەوراتانەیە کە هەیە ئەم تەسەورە بۆ مۆزوعی چاکە بۆ هەموو شتەکان وا دەکا خەڵک بیر لەوە بکاتەوە دەوڵەمەند بێ بیر لەوە بکاتەوە ئەمانە بەدەست بێنی بۆچی چونکە هەست دەکا لە ڕێگەی ئەمانەوە دەتوانێت چی بێ چاک بێ ئەوەی پێشمەرجی چاکبوونە چییە مڵکە ئەوەی پێشمەرجی شەرەفە مڵکە ئەگەر پارە نەبوو
شەرەفیش نییە ئەگەر پارە نەبوو ئەگەر دەسەڵاتە نەبوو ناتوانی چی بکەی شەرەفی خۆت پارێزی فعلەن ئەگەر دەسەڵاتە نەبوو شەرەفی خۆت ناتوانی پارێزی بەڵام کەرامەتی خۆت دەتوانی پارێزی بەبێت دەسەڵات بۆچی چونکە کەرامەت شتێکە دەستی کەسی پێ ناگات تا بیشکێنی بەڵام شەرەف هی کارێکتەرە وە شەرەفیش پێت دراوە لێەوە کە کۆمەلگاکە پێداوی بەوەی کە کۆمەڵە شتت کردووە کۆمەلگاکەش بە کەسێکی شەریفە دەزانی بەڵام ئەوی تر تۆ لەوانەیە لە کەرامەتەوە شتێک بکەی کۆمەلگاکە بەچی بزانێ بە بێشەرەفی بزانێ شەرەف دەکەوێتە ناو چی ناو نەریت و عادەت و ئەوانەوە ئەوەی بە دڵی نەریتەکەیە ئەوە چییە ئەوە شەرەفمەندە ئەوەی نەریتەکە پێچەوانەی نەریتەکە ئیتر نەریتەکە چاک بێ یا خراپ بێ ئەمە مەوزوع نییە فەرەزەن کەسێک وەزعێکی بەسەرا دێ کەسێک دەچێتە لای ئەمە بەڵگە دەلالە لە چی دەکا لە شەرەفمەندی دەکا کە ئەم کەسە چۆ بۆ لای یعنی لێرەوەیە بۆ شەرەف پارێزی تەمانەوە لە یۆنانە مستەڵەحی تایبەت دەیە بەمانە شەرەف ئەوانەی عاشقە شەرەفن ئەوانەی عاشقە مڵکن ئەوانەی عاشقە جەماوەرن فیلۆ دیمۆس یعنی عاشقە جەماوەر ئەزە سۆفستایی عاشقە جەماوەرە بۆ شەرەفی شەر هەیەانە فیلۆ فلان یعنی لە هەورامی شتێکەیە دەڵێ ماڵوەشە ویسە ینی ویستی بۆ مڵک هەیە خۆشویستی بۆ مڵک هەیە پێی وایە مڵک خۆش حاڵی دەکا ئەمانە هەمووی شتانێکن دەکرێنە جێگەی چی دەگرنەوە جێگەی ویستی چاکە دەگرنەوە ئەوان دەبنە بنەما لە جیاتی چی لە جیاتی ویستی چاکە لەبەرەوە کاتێ ئەوان دەبنە بنەما ئەو کاتە زۆر زۆر بە ئاعتیادی ئەمە تەحول دەکاتەوە بۆچی بۆ خۆڤەزلزانی بۆ ئەوەی کە هەیە